سەحر بەردەوام بین لەگەڵ بینەرەکانمان ئەچینە پارێزگای هەڵەبجەی خۆشەویست کە بۆنەیەکی زانستی و ئەکادمی جیهانی لە هەرێمی کوردستان ڕێگەخرێ ئەویش هەشتمین سیمپۆزیۆمی پەیپەرە نایابەکانە کە لە هەڵەبجە ڕێگەخرێ بابزانین ئەم بۆنایە ئەم کارکردنە لەسەر شێوازێکی سیمپۆزیۆمی لە هەڵەبجە بەڕێواچێ ئامانجەکەی چییە و لێکەوتەکانی چییە و چۆن ئەتوانین ئێمە سوود لەم بابەتە ببینین ئێستا ئاوکارمان سەلاحمان لەگەڵا بێ بابزین هەتا گوێی لێمانە بێت ئێمە باسیەوە بکەین کە لە ماوەی ڕابردووشدا لە پارێزگای هەڵەبجە چەندین کۆڕ و سمیناری زانستی و تەندروستی بەڕێوە چووکامانە هەمووی لێکەوتەی باشی هەبوو لەسەر ئاستی هەرێمی کوردستان بە تایبەتی ئەو بابەتە تەندروستی کە لە هەڵەبجە بەڕێوە چوو چەند ڕۆژێکی پێچوو چەندین پزیشکی ناوخۆی جیهانی و باسکردن لە وردەکاریەکانی بواری تەندروستی و ئەو بوارانەی تریشکە ڕنگدانەوەیکی باشی هەبێ لە پارێزگای هەڵەبجە با ئەمڕۆ بچینە لای ئەم بابەتەی کەما سیمپۆزیۆمێکی تایبەتە کە ئەویش بە بۆنەیەکی زانستی و ئەکادمیەکە لە هەڵەبجە بەڕێواچە سەڵاح ئەگەر گوێبیستی منی سڵاو لێ بێ و بەیانی و باش زانیاریمان بیتێ لەسەر ئەم سیمپۆزیۆمە و کارکردن لەسەر ئەم سیمپۆزیۆمە و لێکەوتەی و ئامانجی چییە بۆمان ڕوونکەیتەوە؟ دیارە سەرکۆ سەحر بەیانیتان باش ئەمەوە باس لەوە بکەم کە سیمپۆزیۆمی پەیپەرە نایابەکان کە لەلایەن ڕێکخراوی کەیسانەوە هاتووەتە هەڵەبجە یەکێکە لە دەستکەوتە معنەوێ زۆر باشەکان بۆ ناوبانگی پارێزگای هەڵەبجە و ڕێکخراوی کەیسان لەگەڵ زانکۆی هەڵەبجەدا ئەم کاریان کێناوەتە هەڵەبجە لێرە ئەمڕۆ باشترین توێژەرەکان و توێژینەوەکان ئاشکرا دەکەن کە لە ماوەی ساڵی ڕابردوودا توێژینەوەیان ئەنجامداوە گەنجترین توێژەریش لێرە هەردیاری دەکرێت من ڕاستەخۆ بۆ باسکردن لە مەهامی ئەم سیمپۆزیۆمە زانستیە گرنگە کە هێنراوەتە هەڵەبجە و گرنگی ئەم کارە لە چیدایەوە چ لێکەوتەیەکی دەبێتەوە ڕاستە خۆ دەچمە لای سەرۆکی ڕێکخراوی کەیسان شفا حوسێن ئەمەیە پێم بڵێ ئامان چ لە هێنانی سیمپۆزیۆمێکی لەم شێوازە بۆ هەڵەبجە چییە و تانوێت لەگەڵ زانکۆی هەڵەبجەدا بەرد بخەنە سەر چ مەڵەوەیەکی گەشتی زانستی هەڵەبجەوە ناوبانگی هەڵەبجە بەکوێ بگەێنە. زۆر سپاس بۆ کەناڵە بەڕێزەکەتان دەستان خۆش بێ یاخوا بەخێر بێن. هەڵبەتە هەشتەمی سیمپۆزیۆم پەیپەرە نایابەکان بۆنەیەکی ساڵانەیە کە هەشتەم ساڵە ئێستا کە بەردەوامە لەلایەن ڕێکخراوی کەیسانەوە ئەنجامەدرێت و بەسپاسەوە بۆ پارێزگاری هەڵەبجە و بۆ زانکۆی هەڵەبجە کە هاوکارمان بوون لە ئەنجامدانی لەم شارە خۆشەویستەمانە. هەڵبەتە هەشتەمی سیمپۆزیۆم پەیپەرە نایابەکان کۆمەڵی خاڵی گرنگ و جیاوازی تایە کە بۆ یەکەم جارە لە جیهانە ئەکرێت ئەویشەوە بریتە لە ڕانکینکردنی توێژینەوە زانستیەکانی هەموو جیهان کە بریتە لە 4.6 ملیۆن توێژینەوەی زانستی. هەڵبەتە ئەمەوە ئاکاتە بۆ پارێزگای هەڵەبجە ئەمانە هەمووی دیکۆمنتەکرێت و بڵاوەکرێت و چاوی توێژەرانی جیهان ئەکەوێتە سەر هەڵەبجە و لە هەمان کاتە ملیۆن توێژەر ناوی لە ناو سیمپۆزیۆمەکەی هەڵەبجەدایە 4.6 ملیۆن توێژینەوە بەڵام 450,000 توێژەر ئەگرێتەوە لە هەموو جیهانە واتە هیچ توێژەرێک نییە لە جیهانە کە لەناو ئەم لیستەیان نەبێ هەر توێژەرێکی زانستی هەبێ ئەبێت ناو ئەم لیستەیە هەبێ و بە تەئکید کە کاتێک چێکەکرێتەوە سیر ئەکرێ ئەزانرێت لە هەڵەبجە ئەنجامدراوە و ئەمەوە کاتە چاوێکی زیاتر لەسەر هەڵەبجە بێت و وەکو ئیڤنتەکە خۆی ئیڤنتێکی زانستیە و کوتم ساڵانەیە و ئەمە جیاوازەکەی ئەوەیە لە یەکەم جارە کە لە جیهانە ڕانکینێکی بەم شێوازە ئەکرێت. ئەمە بۆ هەڵەبجە وەکو بیسمان ناوبانگێکی بێت بەڵام لە ڕووی زانستیەوە چ دەستکەوتێکی گرنگەوە ئەتوانێت چ هاوکارێکی زانکۆی هەڵەبجەش بکات و ڕێکخراوی کەیسان بۆ بیری لەمەکردەوە بێنێتی هەڵەبجە. هەڵبەتە لە سەرەتای دروستبوونی ڕێکخراوی کەیسانەوە بۆ هەدەفێک دروست بووین ئەوش بۆ بە کللتوریکردنی توێژنەوەی زانستیە لە دیڤلۆپینگ کەنتری واتە وڵاتانی تازە پێگەیشتوو و بە تایبەتتر کوردستان و عێراق و ئێمە پێش ئەم سیمپۆزیۆمەش بە تەواوی هاوکاریان لە ماوەی 8 ساڵی ڕابردووە چ بۆ زانکۆی هەڵەبجە چ بۆ زانکۆکانی کوردستان و عێراق و دەرەوەی وڵاتیش هاوکار بووین چ بە ئەنجامدانی ئیڤنتێکی زانستی بێت یاخود چ بە ئیمەڵکردن و بە چێککردنەوەی داتاکان بێ هەر جۆرە چالاکیێکی زانستی بێ هاوکار بووین وەکو بۆ گرنگە ئەوەیە کە ئێمە ڕانکینکردن خودی خۆی و ئاکاتە منافسەیەک دروست بێ و ئاکاتە کوالیتی ئیشەکان بەرزتر بێتەوە هەروەکو چۆن ئێمە ڕانکینی زانکۆکانمانەیە بە هەمان شێواز ڕانکینی توێژەرەکانمانێ بە هەمان شێواز ئەبێ ڕانکینی توێژنەوەی زانستیمانە بێ خۆشبەختانە الحەمدوللا
تەنان ئەو پێوەرەشی کە ئەم ڕانکینەی پێکراوە هەر کورد دایناوە بە ناوی پێوەری سناپرەوە دانراوە. ئەو کەسانەی کە داوەرن کێن توێژینەوەکان هەڵاسەگەێنن بۆ نمونە لە ناو 4 ملیۆن زیاتر توێژینەوە کێن ئەتوانن توێژینەوە هەڵبژێرن و ڕەنگە توێژەرەکان هەمویان کوردن خەڵکی کوردستانن یا خەڵکی وڵاتانی دیکە شتیایە. وەکو باسمان کرد 4.6 ملیۆن توێژینەوەکەی هەموو گیانە واتە لەو سەریدنیا تاوەکۆم سەریدنیا هەموویەتی بەڵام ئەوەی کە دەدانە هەڵبژێراوە دەدانە هەڵ نەبژێراوە باشترینی عێراق ئێستا خەڵاتەکرێت وەگەرنا ڕانکینکردنەکە و باشترینەکان بە گوێرەی پێوەرەکەیە پێوەرەکە هەر کەسێک بیکە هەمان نەتیجە دەرەچێتەوە داوەرەکە پێوەرەکەیە ئەنجامدانی ئەم ئیڤنتە ڕێکخراوی کەیساینە بە سوپاسەوە بە هاوکاری زانکۆی هەڵەبجە و لەگەڵ پارێزگاری هەڵەبجە و ئەمە ساڵانی ڕابردوو لەگەڵ زانکۆکانی کەیە و لەگەڵ پارێزگای هەولێر و سلێمانی و ئیدارەی گەرمیانە ئەنجام درراوە بەڵام وەکو خودی پرۆسی ڕانکینەکە ڕێکخراوی کەیسان پێ هەڵەسێ بە پێوەری سناپر. ئەمە پێوەرێکی زانستیە هەچ کەس بیکات هەر بۆ نەدەرچێت هەر توێژەرێک توێژینەوەکەی ڕۆژبێتەوە ئاستە ئەو خاڵەیە وەرەگرێت کە بۆی دانراوە پێوەرێکی نێودەوڵەتیە بۆ توێژەر چەنێ گرنگە کە لە ئیڤێنتێکی بەم شێوازادا پلەیەکی زانستی بەهێز بەدەستێنێت لە سەراسی عێراق توێژەرێکی گەنج لێرە دیاری دەکرێت ئەو توێژەرە گەنجە و توێژەرەکانی هاوڕێشی چەندێک لە ڕووی زانستیەوە ئەم نازناوە بۆیان گرنگە. پرسیارێکی جوانە وروژان یەک جگە لە یەکەمەکە گەنجترین توێژەریشمان هەڵبژاردووە ئێمە ئەزانین لە کاتی هەڵبژاردننی کەسێکە کە ئەڵی لە ڕانکینەکە دەیەکەم بووی ئەمە خۆی هاندانێکی معنەوی زۆر باشە لە ساڵانی ڕابردووە هاندانی مادیشە بووە کە بە سوپاسەوە چ لە حکوومەت یاریمی کوردستان لە پەرلەمانی کوردستان یاخود لە پارێزگاکان خۆیان سەپۆرتی مادی ئەو دەیەکەمەیانە کردو بەڵام بەداخەوە ئەمساڵ لەولایەنەوە خۆتانزان بەهۆی بارودۆخی ئابووری کوردستانەوە کەمتر بوو بەڵام ڕێزلێنانی تایبەتیان بۆ کراوە ئەمانە سومعەیەکی تر و ڤالیوێکی تریان ئەبێ لە ناو زانکۆکانە و حسێبێکی تریان بۆ ئەکرێت کە تۆ لە دەیەکەمی هەموو عێراقی یاخود لە ئاستی جیهانابی. بەڵام کاکشوان زۆر گرنگە کە مەسەلەن توێژینەوەی جەنابەت کە یەکەمی توێژینەوەکانە ئەمە چۆن بەکردداری بکرێت و ئەم توێژینەوە چۆن بخرێتە خزمەتی کۆمەڵگاوە ئایا بیر لەوە کراوەتەوە توێژینەوەکان بخرێتە خزمەتی مرۆڤایەتیەوە و بێگومان ئەو توێژینەوە لە ئێسادا ئامادەیە لە هەر بوارێکدا بێت ئامادەیە بۆ ئەوەی کە کاری لەسەر بکرێت بیر لەوەش کراوەتەوە توێژینەوەکان بخرێتە بواری کردداریەوە کاریان لەسەر بکرێت و دەرەنجامی توێژینەوەکان ئەگەر بۆ نمونە لەسەر پرسی ژینگەیە کار بکرێت بە ئاڕاستی باشترکردنی ژینگە. خۆمان ئەزانین توێژنەوەی زانستی هەر کەسەوە بۆ بواری خۆی ئەزانین چۆن خاتە پراکتیکەوە بەڵام ئەگامە لێبێت توێژنەی زانستی وەکو خشتێک وایە لە بینایەک بە چەند خشتێک بینایەک دروستەکەی بەم شێوازەیە بە تەکید ئەگەر توێژنەوەکان زانستی و کاریگەر نەبن بڵاو نابنەوە بۆی هەموو ئەوەی کە بڵاو بۆتەوە بە تەکید توێژنەوەی زانستی و کاریگەر بوون و لە مەجای خۆیانە کاری خۆیانەکەن. نانی لە ئێسادا ڕوونیە کە توێژینەوەانە ئەخرێنە بواری جێبەجێکردنە هەموو توێژینەوەکان لە بواری خۆیان ئەخرێنە بواری جێبەجێکردنەوە چ وەکەوەی کە معلوماتێکی تازە بێ سکۆرێکی تازە بێ هەر کارێکی تر بێ کەوترا توێژینەوەی زانستی و بڵاو کراوە واتە بەلانی کەم شتێکی زیاد کردو بۆ عیلم. میوانەکانی تۆش گەشتوون چاوەڕێی دەستپێکردنی سیمپۆزیۆمەکەی من زیاتر کاتی ناگرم سپاس بۆ زانیارانەی بەیەمەد بەخشی بە بینەرانی پرۆگرامی ڕۆژێکنوێ سپاس. دیارە سەرکۆ ئەوەی کە میوانەکە مامەژەی پێکرد سیمپۆزیۆمەکە لێرە ئێستا دەست پێ دەکات بە ئامادەبوونی پارێزگاری هەڵەبجە و کەسانی ئەکادیمی و ژمارەیەکی زۆر لە ئەکادیمیستەکانی هەرێمی کوردستان و عێراق ئەمڕۆ لێرەن بۆ ئاشکراکردنی توێژینەوە بەرندەکە و باشترین توێژەری گەنجی شەمڕۆ لێرە ئاشکراکرێت ئەمە لە ڕووی نێودەوڵەتی و لە ڕووی ناوخۆیەوە گرنگێکی زۆر باشیە بۆ ئەوەی کە جارێکتر ناوبانگی هەڵەبجە دەباتە ناوەندە ئەکادیمیەکانی جیهانەوە و جارێکی دیکەش ئەو کەسانی کە توێژینەوەی زۆر باشیان کرۆ دەکرێت سوود لە توێژینەوەکانیان بۆ خزمەتکردن بە مرۆڤایەتی ببینرێت چونکە وەکو میوانەکەش ماماژەی پێکرد هەموو ئەو توێژینەوانە زەحمەتێکی زۆری لەگەڵدا کێشراوە تاوەکو بە ئەنجام گەشتەوە و ئەمڕۆژ لە ناو هەزاران توێژینەوەی زانستیدا کە توێژینەوەک دەبێت بە یەکەمی توێژینەوەکان گرنگە لایانی فەرمی لایانی پەیوەندیدار کە حکوومەتە بە گرنگیەوە سەیری پراکتیزەکردنی ئەم توێژینەوانە بدات کە دواتر بە سوودی گشتی کۆمەڵگە کۆتایی پێبێت.